باشە ئەم ویسکێ و هێناوە زیاد لە حەد زەرداڵی لە زۆنی زەرد کڕیوتە. ئەم وازەش هێناوە زیاد لە حەد سەوزاڵی لە زۆنی سەوز هەردووشی لەولا کڕاوە هەردووشی لە زۆنی سەوزەوە. بەس بەڕاستی بۆچی ئەم مەشروبە هەردووکی ویسکی ئەمان ئەمەندە زەردە؟ من لە بەڕێزانیشە پرسم ئەمە بەڕایەوە کامیان ئەسڵە لەیبڵەکانی وەکو یەک بووە ها وەکو یەکە لەیبڵەکانی برادێکەوە با بڵێن دوێنێ کە دوکانی هەیە وتی بابەتێکی لەم زۆرە هەیە لە بازاڕەکانی کورسانە بەسیارێکی قورسەکەی مەگەر ئێستا ئەوە ئەبێ ئێستا بخورێتەوە سبەی بەیانیە زانی ئەسڵانە. باشە دکتۆر بەڵام ئەبێ ئێستا بخورێتەوە سبەی بەیانیە زانی ئەسڵانە. ئەمەیان ئەسڵە ئەمەیان عادیە بەچی ئازانی خۆنۆن نووسراوە بە ئەوەیە لەیبڵەکان یەک شوێنێکیان نەبێت لێمان کردوێتەوە بەڵام هەردووچی یەک براندەها لە ژێرش نەحتێکیشتیا هەیەزان لە ژێرەوەش تۆزێ جیاوازی تیا بوو لە لەیبڵەکەیشە هەنێ جیاوازی تیا بۆیشیان لە وڵاتانێکی دراوسێ ئەیهێنن ئالاسازەمە ویسکی سکۆتلەندی با بڵێن بەناوبانگە لە عالەمە ئەڵێ لە سکۆتلەنداوە لێوانە با بڵێنی تا چکرێت دێن لە یەکێ لەم وڵاتانەی دەوروبەر ئەکرێتە ناو ئەم بتڵونە ئەم شوشەیە و پاشانە هێرێتە ژوورەوە بۆ کوردستان. بەڵام ئەمەیان ئێستا زۆر مەشروبیەت بە فەلی لە کوردستانە جاریشی تەعبیەکرێتەوە بە هەمان براند بە هەمان لەیبڵ وەکو خۆی. هیوادارم مامۆستایانی بەڕێزی ئاینی ئەم وڵاتە لە وتارەکانی هەینیدا بەردەوام قسە لەسەرەوە بکەن کە بەڕاستی ئەگەر بەزانینەوە بێت ئەو شتانەی کە ئەفرۆشرێ لە ڕۆن لە پەنیر لە نازانم چی بەراوردی بکەن بە قسەی ئەم دکتۆر و مامۆستا بەڕێزانە بەڕاستی ئەو پارەیە حرامە کە لە نەتیجەی فرۆشتنی شتێک حەقە وتارەکانی هەینی بەردەوام مامۆستایانی بەڕێزی ئاینی ئەم وڵاتە چونکە ئەوان سمبڵی باوەڕی خەڵکن ئەتوانن ڕۆڵ و کاریگەریان هەبێ چونکە وەڵڵاهی زۆر بازرگان هەیە و دوکاندارێ نازانێ ئەوە پێکاتەکەی وایە وانە خۆراکەکان بێگومان وانە